هەرێمی کوردستان وەک ناوچەیەکی پڕ لە ململانێ و گرژی سیاسی و کاری ڕۆژنامەگەری و مافی ڕۆژنامە نووس بە تەواوی بە یاسا ڕێک نەخراوە. هەروەها ناتەندروستی ژینگەی میدیایی و زاڵبوونی میدیای حیزبی وای کردووە کە کێرفی پێشێلکاریەکان بەردەوام و ساڵ بە ساڵ لە بەرزبوونەوەدا بێت. لە ماوەی ساڵانی ڕابردوودا سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان لە ڕێگای لژنەی داکۆچیەوە 27 راپۆری پێشێلکاری دەرکردووە کە ژمارەیەکی زۆر و شێوازی جۆراوجۆری پێشێلکاری تێدا تۆمار کراوە. بەڵام مخابن تاکو ئێستا لەسەر داتاکانی ئەو 27 راپۆرتە تاکە کەسێک لە ئەنجامدەرانی ئەو پێشێلکاریانە بەرامبەر ڕۆژنامە نووسان لێپێچینەوەی لەگەڵ نەکراوە و تاکە کەسێکیش بەو هۆیوە سزا نەدراوە. لە 2006 بۆ 2019 1200 ڕۆژنامەنووس لە جیهانا کوژراون. هەموو ساڵێک ڕێژەیەکی زۆر ڕۆژنامەنووس لە جیهانا کوژراوە تا لە ساڵی 2020 30 ڕۆژنامەنووس لەسەر ئاست لە جیهانا کوژراوە. لە سەدا 90 کەیسی ئەو ڕۆژنامەنووسە کوژراوانە بە بێنەتیجە ماونەتەوە. لە سەدادەیان گەشتون بە چارەسەر و تاوانبارەکان دۆزراونەتەوە. تەنها لە ساڵی پارا 300 ڕۆژنامەنووس پێشێلکاری بەرامبەر کراوە و ئێمە لە ناو راپۆرتەکانیشمانە لە بەرامبەر پێشێلکاریەکە ئەنجامدەرەکەژە نووسین. جاری وایە بە ناوەی نووسین، جاری وایە بە دەستگای نووسین، بەڵام هەتاوەکو ئێستا هیچ کام لەو پێشێلکاریانەی کە بەرامبەر بە ڕۆژنامە نووسەکرێ لێپێچینەوەی لێ نەکراوە. لە ئەنواعی جۆرەکانیمان هەیە کەواتە ئەمەش بۆ خۆی جۆرێکە لە پێشێلکاریەکان لە کاتێکا پێشێلکاریەکرێ دەربازبوون و لێ نەپێچینەوەش ئەوەش هەر جۆرێکی ترە لە پێشێلکاری. 55 حالەتمان هەیە بەرامبەری ئەو ژمارانەی بەرامبەری دەستگای ڕاگەاندنەکان و ڕۆژنامەنووسان کرایە کە دەکاتە ژمارەیان 107. جووری پێشێلکاریەکان بەو شێوەیە. دەستگیرکردن 14 حالەتمان هەیە بەرامبەری 26 دەستگای ڕاگەاندن و ڕۆژنامەنووس. جیاکاری و ڕێگری لە ڕۆمال 24 حالەتمان هەیە بەرامبەری 43 دەستگای ڕاگەاندن و ڕۆژنامەنووس. هێرش و سوکایەتی 13 حالەتمان هەیە بەرامبەری 33 دەستگا و ڕۆژنامەنووس. لێدان 2 حالەتمان هەیە بەرامبەری 3 دەستگا و 3 ڕۆژنامەنووس. داخستنی نووسینگە و کەناڵ 2 حالەتمان هەیە بەرامبەری 2 دەستگای ڕاگەاندن و 2 ڕۆژنامەنووس.